بەڕێز جەناب مامۆستا مەلا عەلی، ڕۆڵی مامۆستایانی ئاینی کوردستان چ لەو جوڵانەوەی ئێستادا، جوڵانەوەی ژیناو، چ پێش ئەو جوڵانەوەیە ڕۆڵی مامۆستایانی ئاینی کوردستانی ئێران چۆن بووە؟ جەنابەت چۆنی دەنرخێنی؟ ئەگەر ڕوویەکی عەقڵانی و منتەقیەوە بمان هەوێت پێناسەیەک لەسەر زانایانی ئاینی کوردستان بکەین، لەمەڕ کێشە جۆرەکانێک لەوان کێشەی نەتەوەیی ناچار دەبین کە سەیرێکی مێژوو بکەین، بگەڕێینەوە مێژووی خۆمان، بگەڕێینەوە شۆڕشی کلاسیکی گەلی کورد. بۆمان ڕوون و ئاشکرا دەبێتەوە کە مامۆستایانی ئاینی هەردەم پێشەنگی خەباتی نەتەوایەتی بوونە. حوجرە و پاش حوجرەی تەکیەکان کە ئەوانیش هەر باڵەکن سەر بە زانایانی ئاینیەوە، مەکۆی بەرخودان و ڕاپەڕینی گەلی کورد بووە. ئێمە ئەگەر ئەمە گناس بین بە نسبەت مامۆستایانی ئاینی، نابێ فەرامۆش بکەین کە قوتبی ڕێبازی کوردایەتی مامۆستایانی ئاینی بوونە. جا لە شێخ سەعیدی پیلانەوە بگرە تا دەگاتە پێشەوای نەمر قازی محەممەد کە شۆڕشی مدێڕنی کورد و حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا دەمەزرێنێت، دیاری دەکرێت کە مامۆستا پێشەوای گەلی کورد بووە، هەم لە مەسئلەی نەتەوەی و جگە لە مەسئلەی ئاینیشی. لە مەسئلەی کۆمەڵایەتیشدا ئێمە هەمیشە دیومانەکە مامۆستایانی ئاینی لە ناو گەلەکەماندا هەمیشە ڕۆڵەکی باشیان هەبوو لە بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی. و لە ئێستاداوە شۆڕشی مۆدێرنی کوردایەتی ئێستاشماندا ڕۆڵی مامۆستایانی ئاینی بەرچاوە لە خەبات و بەرخوداندا، چ لە ڕووی دەرونی، چ لە ڕووی جەستەیی، چ لە ڕووی ئابووری، بە هەموو عنوانەوە مامۆستای ئاینی بەشدارە لەو شۆڕشەداوە. دەیان و سەدان شەهیدیشی لە پێناوی خەباتی گەلەکەمان داوە بۆ سەرکەوتنی گەلەکەمان و سربەستی ئەم نیشتیمانە. لە شۆڕشی تازەدا کە ناسراوە بە شۆڕشی ژینە، ئێمە شانازی دەکەین کە مامۆستایانی ئاینی بەعام لە شمالی ترین نقطەی ڕۆژهەڵاتی کوردستان تا جنوبی ترین نقطەی ڕۆژهەڵاتی کوردستان بینیمان کە پۆل پۆل مامۆستایەکان لە حوجرەکان، لە مزگەوتەکان لەو کۆڕ و کۆبوونەوانەدا پاڵپشتێکی مەردانیان لە خۆپێشاندەران کرد و دەنجی خۆیان خستە پاڵدەنجی جەماوەری ناڕازی. ئەمە ئەرکێکی ئاینیە لەسەر شانی مامۆستای ئاینی کە بە حەق هەمیشە لەگەڵ گەلەکان بن، لە دوو ڕوانگەوە دەڕوانە ئەم مەسەلەیە. چیان ڕوانگەی ئاینیە کە خودای گەورە ئەمری بە مسلمانان کردووە، ئەمری بە زانایانی ئاینی کردووە کە لە سەرەتاوە بە پێغەمبەری ئیسلام سڵاوی خودای لەسەر بێت کە دەبێت لە بەرامبەر زوڵم بوەستینەوە. بینینی ئەم ڕاستیە مامۆستای ئاینی ناچار دەکات کە پاڵپشتی مەزلومان بێت و بە دژی ستەمکار و ستەمگەر بوەستێتەوە. لەلایەکی دیکەشەوە ئەرکێکی دیکەشیان لەسەر شانە. ئێمە وەکو کورد جگە لەوەی کە لە باری ئاینیەوە دەچەوسینەوە، لە باری نەتەوایەتیەوەش چەوساوەتینەوە. مامۆستای ئاینی کوردیش بەشێکە لەو نیشتمانە، بەشێکە لەو نەتەوەیە، واتە دوو جار هەست بە چەوسانەوە دەکات. یەک بەرامبەر بە حکوومەتێکی ئایدۆلۆژی مەزەهەبی کە ئەویش مەزهەبێکی تەواونا بەڵکو بەشێکی بچووک لە مەزهەبێکی تایبەتدا سەپاوە بەسەر ئێراندا، لەم بارەوە چەوسانەوەی خۆی دەبینێ. و لە بارێکی دیکەشەوە کە وەکو کورد دەیان و سەدان ساڵە ئەمە بەدەست دیکتاتۆرێک بە یەکەکاندا دەچەوسینەوە، ناچارە و لە ڕووی ئینسانی و لە ڕووی شەرعی پاڵپشتی جەماوەری گەلی کورد بێت. من ڕۆڵەکان زۆر زۆر بەرز دەنرخێنم و پێم وایە سەنگەرێکی بەهێزی نەتەوایەتی گەلی کوردن. میوانی بەرنامەکەی من بەڕێز مامۆستا مەلا عەلی سێڵاو، ئەندامی یەکێتی زانایانی کوردستانی ئێرانە. گفتوگۆکەمان درێژە پێدەین سەبارەت بە ڕۆڵی مامۆستایانی ئاینی کوردستان. مامۆستا، پرسیارێک دێتە پێشێ: ئایا مەلای کورد، مامۆستا ئاینی کورد، لە ترسی لە دەستدانی پێگەی داهاتووی خۆیەتی لە کۆمەڵگایدا لەگەڵ ئەو جوڵانەوەی دەکەوێت، یا واقعاً بڕوای بە جوڵانەوەی نەتەوەی هەیە، بڕوای بە دموکراسی یا بڵێن جیای دین لە سیاسەت یا ئازادی ژنان کە دێتە پێش، واقعاً لەگەڵەوەی هەیە یا دەیەوێ تافتەیەکی جودا بافتە نەبێ وەک ئاخوند هەمیشە خۆی پێ جودا بۆ لە خەڵکی
بەڵام مەلای کورد دەبینین بەرحاڵ لە هەموو قۆناغەکاندا چینێک بۆ لە کۆمەلگای کوردی مەلای کورد وەک دوکاندار بووە، هەموو کاسبی کردووە، کەشاوەرزی کردووە، یعنی قەت تافتەیەکی جودا بافتر نەبووە. بەس ئایا لە ترسان نییە ئەوە بەڕای جەنابەت؟ کاتێک کە دەڵێن ڕۆڵی مامۆستای ئاینی لە شۆڕشی کلاسیک و لە شۆڕشی نوێدا حوجرە بووە، مزگەوت بووە، کۆڕکۆبوونەوەکان بۆ واتە مامۆستای ئاینی لە ترسی لە دەستدانی پێگەی نەبووە، بەڵکو لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی ئینسانی و لە ڕووی نەتەوەیەوە ئەم کارە دەکاتەوە بە ئیفتیخاری دەزانێت. بەڵام کاتێک کە باز لە مەلای کورد دەکەین، من پێم وایە مەبەستی پرسیارەکەن لە بەشێک لە مامۆستایانن کە ڕەنگە موقعیەتیان لە خۆپێشانداناندا لە دەست بدەن. ئەو مامۆستایانەی کە ناسراون بە خیانەتکار یا هاوڕابوون لەگەڵ ڕژیم، مەبەستەکە زیاتر ئەوان دەنوێنێ نەک بە عام مامۆستای کورد. ئێمە کە دەڵێن مەلا جمهوری عولەما و زانایانی کوردە، یعنی جەمعە. ئێمە بە جمهور مامۆستایانی ئاینی پشتیوانی گەلی کوردن و هەمیشە بوونە و دەشبن و تا آخر ڕۆژیش خەباتی کوردیش تا سەرکەوتن و گەشتن بە ئامانجەکانن بێگومان جمهوری عولەمای کورد لەگەڵ ملەتن، لەگەڵ گەلەکەی خوانە. بەڵام لەم لەولاوە ڕەنگە تاقلوقێک پەیدا بن، مەترسی ئەوان هەبێ بەڕوخانی کۆماری ئیسلامی پێگەی وان لەدەست بچێت، چون ئەوان مەندیلی سەریان و هەموو تریبوونی مزگەوتەکانیان لە پێناو پارەی جیفانیانە. بۆ ئەم بەشە لە مەلایەن کە بێگومان هەیە و دەشبێەوە تا ڕۆژی قیامەتی خیانەتکار هەردەمێنێت، ئەمە مەترسیە. ئەم بەشە ئەمە دەنگەکان دیارە یا مات بوونە، بێدەنگ بوونە، یا ئەوەی کە زبانیان بە پێچەوانەی خۆپێشاندەران جۆڵاوەتەوە بە جژی خۆپێشاندەران زیاتر هەنگاویان هەڵێناوە. بەڵام بەشەکەی دیکە واقعەتێکی کە دەیبینن، هەتا گوێتان لێبوو کە بەشێک لەو مامۆستایان ئاینیانەی کە پاڵپشتیان لە جەماوەر کرد دەیانکوت حازرم بۆ مەرگ، یعنی دەکوت نەترسم بابێن لێرە بگرن. گوێتان لەم ڤیدیۆ ئەو مامۆستا بەڕێزە بووە لێرە ناوی نانم، بەڵام خۆی داوا دەکات من لە مەرگ ناترسم، ڕۆڵەی ئەو نیشتیمانم لەسەر حەقم، ئەگەر لەسەر حەق بەش کوژم ئەمن هیچ باکم نییە. کەواتە ئەوە دەرخەری نمونەی بارزی مامۆستای ئاینیە بەعام کە هەمیشە پاڵپشتی کورد بووە و بە ڕاستگۆیانە لە سەنگەری پێشەوەی خەباتی گەلی کووردا بووە. نمونەی هەرە دیاری ئەم خۆپێشاندانانەی ئەخیرا یا پێی دکترێ شۆڕشی ژینە مامۆستای ئاینی سەنگەری پێشەوەی خەباتە بووە. پێم وایە یەکێک لە شانازەکانی ئەو شۆڕشەش ئەوەیە کە مەلای کوردیشی لەگەڵ بوو مامۆستای کورد هیچ خۆیان زیان نەکردەوە و مەترسیشیان زۆر بوو، چوونە زیندانیش، ئەشکەنجەش دراون. بەس یەک نیگەرانی دیکە هەیە لێرە، ئایا لە داهاتوودا لە پارچەکانی تری کوردستاندا ئیسلامی سیاسی بوونی هەیە و بە تایبەتی باڵە تۆندەوەکان گەرچی بەو کردەوانەی کە جمهوری ئیسلامی کردی و یا لە هەندێک وڵاتاندا ئیسلامی سیاسی کردوێتی، ئیسلامی سیاسی ئەو نفوزەی خۆی نەماوە، ئەو پێگەی خۆی نەماوە. حیزبە تۆندڕەوەکان لە باشووری کوردستان پێگەیەکی ئەو تویان نییە، ئەگەرچی بە ئازادی تەبلیغات دەکەن، کاری سیاسی دەکەن. ئایا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شتە بوونی هەیە یا بە تایبەتی ئەو باڵە تۆندڕەوەکەی ئیسلام؟ زارێبا من سەرەتا لەمەڕ ئیسلامی سیاسی و ئیسلامی ڕاستین یا ئیسلامی کەلامی، ئیسلامێکە عەقیدەی بینی تاک و خوددا ڕوونکردنەوەیەک بدەم. هەر بە پێی دەقی قورئان ئیسلام لزومەن بۆ حکوومەت نییە. پێغەمبەراتی پێغەمبەری ئیسلام سڵاوی خودایی لەسەر بێت ئەمرێکی ئیلاهیە، یعنی نوێنەراتی پێغەمبەری لە تەرەف خودایەوەیە. ئەوەی کە پێغەمبەرێک پێغەمبەراتی دەکات ڕاستەوخۆ لە تەرەف خودایەوە حکمێکی ئیلاهیە و ئەمرێکی ئیلاهیە. بەڵام دەسەڵاتداری پێغەمبەر یا دەسەڵاتداری ئەم دینە دەسەڵاتداریەکی ئیلاهی نییە، تاکو بڵێن دین حکمە دەبێت بە پێوانەی دینی دەسەڵات بکردرێت، بەڵکو حکمێکی سیاسی و عورفیە لە پرۆسەیەکی دموکراتیکدا دەکرێت دین وەکو دەسەڵات دیاری بکرێت، بەڵام لە پرۆسەیەکی دموکراتیکی هەڵبژاردندا، یعنی هەر وەکو پێغەمبەری ئیسلام ڕزای خودایی لەسەر بێت بە بەیعەتی موسڵمانان دەوڵەتی ئیسلامی دروست کرد، نەک بە دەوڵەتێکی بلەو شێوە دەوڵەتە، فقط زیاتر لە بۆ کاروباری ئومەی ئیسلامیدا پێغەمبەر صلی الله علیه و سلم حرەکەتی دەکرد. وەلی دەسەڵاتەکەی دەسەڵاتێکی دینی نەبوو، بەڵکو دەسەڵاتێکی
عرفی بوو بە هەڵبژاردن کرا هەر وەکو پاش پێغەمبەر صلی الله علیه وسلم دیتمان کە خولەفای لە ئیسلام ئەبوو بەکر عومەر عوسمان عەلی بە هەڵبژاردن گەشتن بەو جێگایە ئەگەر خەڵک دەنجیان نەدابا وەکو ئێستا بڵێن ئەحزاب زۆر بە فکرەی جیاواز زۆر بە ڕەنگ بوو ئیسلام دەسەڵاتی خۆی وەکو ئاین کردبا بەڵام وەکو حکوومەت نەیکردبا و خەڵک دەنجیشی پێ نەدابا وا فەرزکەین کە ئەگەر هاتبا و پێغەمبەر لەناو ساسانیەکاندا ببا بە پێغەمبەر ساسانیەکان دەوڵەتیان هەبوو ڕەنگ بوو پێغەمبەراتی خۆی کردبا وەکو موسا و عیسا و ئەوانە بێ ئەوەی کە دەسەڵاتیش بگرێتە دەست شتێکی ئەوە نەبوو کە بڵێ وەڵام من هاتوومە دەوڵەت بڕ خوێنمەوە من دەسەڵات دەکەم بەڵام لەناو عەرەبدا چون عەرەب پێشە دەوڵەت بوون هێشتا نەبووبوون بە دەوڵەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پرۆسەیەکی هەڵبژاردندا دەسەڵاتێکی ئیسلامیشی دروست کرد ئەمە ئەسلی بابەتەکەی کە دێمە سەر ئیسلامی سیاسی لە کوردستان بەڵام بینەوە سەر کورد بینەوە سەر عەرەب بینەوە سەر ئازەری لە دەوروبەرمان کە هەنا کورد ملەتێکی ئاشتەوایە لە توولی تاریخدا لە مێژووی خۆیدا هەر زوڵمی لێکراوە هەمیشە حەزی بە ئاشتی بووە هەمیشە داواکاری ئاشتی بووە بۆیە دینێکە دێتە ناو کوردی ناتوانێت ئەو خەسڵەتە جوانەی کوردی وەلەو ئەگەر خودای نەخواستە ئەو دینە بۆ شەڕانگێزیش بێ خەسڵەتی کوردی بگۆڕێ ناچارە خۆی تێکەڵاوی ئەو دینە دەکاتە واتە دینێک کە هاتوۆتە کوردستانی دەبێتە دینی ئاشتەوایی بە پێچەوانەی دەوروبەرمان کە بۆتە دینی شەمشیر لە کوردستاندا بۆتە دینی ئاشتەوایی مامۆستای ئاینی کە هەڵگری ئەو کەلامەیە کە هەڵگری ئەو بیر و باوەڕەیە هەمیشە لەگەڵ نیشتیمانەکەیدا کە نیشتیمانێکی ئاشتەوایی خوازە و ئەو دینش کە تێکەڵایی بۆ زۆر بە پیرۆزی ڕاگرتووە دوژمنانی ئێمە دوژمنانی نەتەوە ئێمان بۆ ئەوەی کە بتوانن کوردستان و دینی ئیسلام بەتایبەت دینی ئیسلام زەربەی لێ بدەن و برینداری بکەن شتێکیان دروست کردو بە نێوی ئیسلامی سیاسی ئەوەی کە من دەیڵام ئای ئیبراهیمی زیاتر نەزەریاتی خۆمە نەک بەڵام مەسەلەن لە ڕووی نەزەریاتی دینی و ئەوە بڵام نەزەریاتی خۆمە ئیسلامی سیاست لە یەکەم جاردا ئەمە شەمشیر لە قالبی ئیسلام دەدا یعنی خودی ئیسلامەکە بریندار دەکە و دەیەوێت لە ناوی بێت بە فێڵهای زۆرا و زۆر ئیسلام خۆی کە وشەی ئیسلام شی بکەینەوە بە معنای ئاشتەواییە خودی ئیسلام بە معنای ئاشتەوایە ئەمر کراوە کە مسلمان دەگاتە هەر کەسێکی بیناسی و نەیناسی وشەی ئەسەلام عەلەیک واتە ئەمن ئاشتیم دەوێت ئەمەیان حەزم لەوەیە کە بۆ تۆ ئەمین بم و هیچ خراپەم بۆ تۆ نەبێت ئەمە دینێک بەڵام ئەوان هاتوونە ئیسلام بە کوشتن بە کوشتار بە قەتڵ بە غارەت بە شەمشیر بڵاو دەکەنەوە ئەم ڕەوتە هاتووەتە کوردستانی لە سێ پارچەی دیکەی کوردستانی حدودێک سەرکەوتوو بەوە لە ڕۆژهەڵاتیشدا کاری بۆ کراوە لەلایەن کۆماری ئیسلامی و پاڵپشتی کراوە فکرە توندڕەوەکانی ئیخوانی فکرە توندڕەوەکانی سەلەفیەت کە هاتووە بەربڵاوبووتەوە بە پاڵپشتی کۆماری ئیسلامی خۆی خزاندووەتە ناو مزگەوتەکان خۆی خزاندووەتە ناو جەوانەکان لەو تەریقە دەیهەوێ هەستی نەتەوایەتی لە کورد بستنێ و ئەم فکرە ئاشتەوایی ئیسلامی کوردستانیش بسووتێنێ بەڵام کەم تەرخەمی ئێمەشی تێدا بووە ئێمە نەماتوانیوە وەکو ئەحزابی سیاسی وەکو ئەحزابی دەستوکۆلار کە خاهانی ئەوەینە دین لە دەسەڵات جیابێت پێشی پێبگرین کەم تەرخەم بووینە لەسەری نەدواوین ڕێگەمان پێداوە پەرایان ئەستاندووە بەڵام بەخۆشیەوە ناتوانێت لە ناو کووردا ئەبەو شێوەی سەرکەوتوو بێت کە لە ناو نەتەوەکانی دەوروبەرمان سەرکەوتوو بۆ ڕەنگە ئەقەلیەتێکدا لە کەمینەیەکدا خەڵک لەگەڵی بێت بەڵام زۆرینە هەر وەکو زۆرینەی مامۆستایانی ئاینی کە دەگەڵ شۆڕشی کوردن کە دەگەڵ هەستی نەتەوایەتینە کە دەگەڵ سەربەستی نیشتیمانن ئەوانەش دەکەونە ئەقەلیەت و زۆرینە هەر بۆ ئیسلامی ڕاستین و ئەو ئیسلامە کوردیە دەبێت کە هەمومان حەزمان لێت خۆشەویستان ئەوەی کە بیتتان و بینیتان بەشێک بوو لە ڕوانگەکانی بەڕێز مامۆستا مەلا عەلی سێڵاو ئەندامی یەکێتی زانایانی کوردستانی ئێران زۆر سپاس مامۆستا گیان زۆر سپاس کە وەڵامی پرسیارەکانت داوە هیوادارم بینەرانی خۆشەویستیش هەر کەسێک بۆ چوونێکی هەیە کە پێی وایە دەبێ ببیسترێ و باسی لەسەر بکرێ هیوادارم پەیوەندین پێوە بکا و لە بەرنامەیەکدا لە خزمەتی دابین زۆر سپاس و ساغ و سڵامەت بمێنی بۆمان مامۆستا گیان